تەوەرێم ئێوارەیەمان باس لە یەکێک لە گۆڤارە وەرزیەکانەکەین کە دیارە گۆڤاری زمانەوانیە و ئەم گۆڤارە تایبەتە بە بواری ڕۆشنبیری واروە زمانەوانی و لە ئێستا ژمارە 4 گۆڤارەکە بڵاو بۆتەوە بەپێکەوە بزانین کە ئەم گۆڤارە ئامانجی چییە و هەروەها پەیامەکەی چی و هەروەها ئەرکەکانیشی چین بە تایبەت لە ڕووی ڕۆشنبیری واروە زمانەوانیەوە. زۆر بەڕێز دکتۆر موئمین زەڵمی کە بەڕێزان سەرنووسەری گۆڤاری زمانەوانین میوانی کورسات مەگەزینن. دکتۆر سڵاو لێبێم کاتت باش. زۆر سپاس ئێوارەت باشتر بێ بەخێر بێ. گۆڤاری زمانەوانی بیرۆکەکەی لە چێ بووە تا چۆن برتان لەوە کردەوە کە گۆڤارێک کەم وەرزی بێت و تایبەتیش بێ بە زمانەوانی با بڵێن بنووسن و هەروە بڵاوی بکەنەوە. وەڵێ سڵاو ڕێزمەی بۆ بەڕێزتان بۆ بینەرانی بەڕێز. دیارە ئێمە پێمان وایە لە زەمنێکا کە هەموو شتەکان لە گۆڕانکاری زۆر خێرایان پێویست بوو کە بەڕاستی هەوڵێک بە ئاڕاستەی هێشتنەوەی پێگەی گرنگی زمانی کوردی لە هەرێمی کوردستانە بگیەتە بەر و هەوڵەکەی ئەمەش دقیقەن بەو ئاڕاستەیە بوو بە ئامانجی ئەوەی کە بتوانین ئەو گرنگیە کە پێویستە زمانی کوردی هەیبێ لە ناو کۆمەڵگەیە لە سەردەمی تەکنۆلۆژیا لە سەردەمی زیرەکی دەستکرد لە سەردەمی پێشکەوتنە فراوانەکان لە سەردەمی هەژمونی زمانە بیانیەکان بهێنەکایەوە. بۆیش بۆ ئامانجە لەگەڵ کۆمەڵێک هاوڕێیە پرۆژەیەکمان پێشکەش کرد بە زۆر بەڕێزان سەرۆکاتی زانکۆی جیهان لە سلێمانی و سەرۆکی دەستەی ئەمیندارانی کۆمپانیای جیهان کە بە سوپاسێکی زۆر ئەوان وەکو فەندێکی سەرەکی پرۆژەکان وەرگرت و هاوکار و پشتیوانێکی بەردەوامی ئێمن کە ئێستا گۆڤارەکە ژمارە 4مان لە هەفتەی ڕابردووە بڵاو کرایەوە و شێوازی گشتی فۆرمی گۆڤارەکە بەم شێوەیە کە هەر جارەی تەوەرێکی دیاریکرا و دادەنین و کۆمەڵێکی زۆر پسپۆڕی تایبەت بە زمانەوانی لە ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی کوردستان لە ئاستی وڵاتانی دەرەوە بەشداری چالاکانەیان هەیە لە گۆڤارەکەیە و ئێستا گۆڤارەکە لاستێکی زۆر باشە و جێگەی پێشوازی خوێنرانێکی زۆرە لە هەرێمی کوردستانە. ئێمە بەرنامەمان هەیە من لێرە ڕائگەنم کە ئینشەڵا لە چەند هەفتەی ئایندەیە ئیڤنتێکی زۆر تایبەت و زۆر گەورە ڕێکەخەین بە تایبەت بە گۆڤاری زمانەوانی کە ئینشەڵا جەنابیشتان هەر بەشدارە بن لەگەڵمان. خوشحاڵە بین. دکتۆر بەر لەوەی هەر پرسیارێک لەسەر گۆڤارەکە بکەم ئەمەوێ بزانم ئایا ئەو با بڵێن شێوازە پەروەردەیی کە ئێستا بە تایبەت ئێمە لە نێو خوێندنگەکانی بۆ بڵێم سەرەتاییە ئەیبینین و ئەو لێشاوە زۆرەی دایکان و باوکانیش کە با بڵێن مناڵەکانیان ئەخانە بەر خوێندنی بە تایبەت بە زمانە بیانیەکان و ئەگەر بڵێم بە نمونە و بە تایبەتیش زمانی ئینگلیزی ئەمە هۆکارێک بوو بۆ ئەوەی کە ئێوە بیر لەوە بکەنەوە گۆڤارێکی لەم شێوەیە هەبێت یاخود هۆکاری تریش هەبوو. ئێمە تقریبا توانم بڵێم 10 ساڵێک گەبێ من بە تایبەت کار لەسەر بابەتێک کەم پێوترە سیاسەتی زمانەوانی. سیاسەتی زمانی کار لەسەرەمە ئەکات و با بڵێن زۆر جەق لەسەرەوە کاتەوە کە چۆن زمانی دایک لە ناو کۆمەڵەکانە پەرە پێ بدرێت، چۆن زمانی دایک بۆ شێوازە کە پێویستە بپارێزرێت. بەداخەوە من توانم بڵێم لە هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردووە پێشوازێکی ناتەندروست لە زمانە بیانیەکان کراوە و زمانی کوردی تا ڕادێکی زۆر باش و بەڕاستی کە جێگەی با بڵێن داخە تا ڕادێکی زۆر لە ڕایەن دایک و باوکە بەڕێزەکانەوە کە جەناب داماژت پێکرد خەریکە وردە بەرەو پەراوێز ڕوات و ئەم فۆرمەی کە ئەمان پێیان وایە دایک و باوکە بەڕێزەکان بیکنەوەیان گۆڕاوە بەرامبەر بە زمانی بیانی بە تایبەت زمانی ئینگلیزی لە هەرێمی کوردستانە زۆر نازانستیە و ئەمە بەڕاستی کاریگەری زۆر خراپی لەسەر منداڵەکانمان بەجێدەهێڵێت. من پێم وایە هەموو توژینوانەی کە لەو بوارەیە کراون هیچیان داکۆکی لەوە ناکەن کە دایک و باوکی بەڕێزەکانی ئێمە بێن منداڵەکانیان هەر لە قۆناغێکی زۆر سەرەتاییەوە کە توانم بڵێم پێش بنەڕەتیش لە قۆناغی کیندەگاردنەوە بڵێن ڕەوزە و باخچەکانەوە منداڵەکانیان لەناو کەشێکی تەواو داگیرکراو بە زمانی ئینگلیزی. ڕاستی خێزانمان هەیە دایک و باوکەکە ئەوروپاشی نەبینیوە بەڵام منداڵی کوردی نازانێت. ئێمە نمونەی وامان زۆرە لە هەرێمی کوردستانە ژمارێکی زۆر خوێندنگە هەبوو ئەمە تقریبا تا ساڵ 2022 کە یەک کەلیمە زمانی کوردیتان ناخوێنرا. بۆیش بە ناچاری ئێمە چەند پرۆژەیەکمان پێشکەشکردن وەزارەتی پەروەردە بە سوپاسێکی زۆر هاتنە سەرخەت ئێستا تا ڕادێکی باش ئەم فۆرمە گەڕاوەوە بەڵام لەگەڵەوە ئەم زۆر پێویستمان بە هوشیاریە دایک و باوکە بەڕێزەکان دەبێت لە ڕاستیەک تێبگەن زمانی دایک وەکو شیری دایک بۆ منداڵەکە پێویستە. هەر منداڵێک بە زمانی دایکی گەورە نەکرێت، هەر منداڵێک بە زمانی دایکی
گەشە نەکاتەر منداڵێک بە زمانی دایکی قۆناغەکانی پێگەشتن تێنەپەڕێنێت منداڵێکی ناکامڵە منداڵێکە بەمانە فراوانەکەی ناتەن دروستە ئەم منداڵە ئەتوانێت ینی چاوەڕێکرێت کە زۆر کێشەی ڕوبەڕوو بێتەوە کێشەی دەرونی ڕوبەڕوو بێتەوە کێشەی کۆمەڵایەتی ڕوبەڕوو بێتەوە کێشەی پێگەشتن و گەشەی هزری ڕوبەڕوو بێتەوە بۆیە زۆر گرنگە دایک و باوکو بەڕێزەکانمان لەم ڕاستیە تێبگەن کە بەڕاستی هیچ پێویست ناکات منداڵێک لە تەمەنی 4-5 ساڵیەوە بخێتە بەر پرۆسەی فێرکردنی زمانێکی تر ئەمەمان لە ڕابردووکی زۆر دوورەوە هێناوە پێشتر ئەزمموی زۆر خراپمان لەگەڵ زمانی عەرەبیە هەبوو منداڵەکانمان بە ئاراستیا ڕۆشن ئێستا دیسان جارێکی تر دێین خۆ کەس زۆری لێ نەکردوین کەس زەختێکی فشارێک نەخستە سەرمان ئێستا باڕاستێکی زۆر خراپە خۆمان خەریکین پێشوازێکین زۆر ناتەن دروست لە زمانی بیانەکان و بەتایبەت هەژمونی زمانی ئینگلیزیەکەی بە لێرە شۆڵم لەوانەیە هەندێک جار هەبێت هۆکاری دامەزراندن لە هەندێک کەرتی تایبەتە کە ئەڵێن زمانی زانینی چەند زمانێکی زیندوی جیهان بەتایبەتی ئینگلیزی و عەرەبی باشترە و خێراتر لەم کارە وەرئەگیری لەوانەیە ئەمەژێکی کتر بێ لەو هۆکارەکان زۆر زۆرن منداڵەکانمان بچووکە بەڵام لە ئێستەوە خەمی داهاتوی 20 ساڵی داهاتیمانە هۆکارەکان زۆرن هۆکارەکان تەنها من عرضم کردی تەنها دایک و باوکو بەڕێزەکان نین حکوومەت بەرپرسیاریەکەمە لەم دۆخەیە ئێمە چەند جارێک من پرۆژەم داوەتە وەزارەتی ڕۆشنبیری پرۆژەم داوەتە وەزارەتی پەروەردە لەگەڵ ئاڕاستە جیاوازەکان لایەن پەیوەندیەکان لەسەر خەتین کە بەڕاستی زۆر پێویستە خەمێک لەم دۆخە بخورێت ئێمە ترمێکمان هەیە پێوترێ شکۆمەندی زمانی لە هەرێمی کوردستانە زمانی کوردی خەریکە ئەم شکۆمەندی زۆر کاڵ بۆتەوە یعنی ئەو شانازیکردنی کە پێویستە هەر کەسێک بە هەر تاکێک بە زمانەکەیەوە بیکات خەریکە لە هەرێمی کوردستانە شانازیکردن بە زمانی کوردی و کاڵ بۆتەوە هۆکارەکەشی وەکو ئەو جەنابەت وتت ینی هەلی کار باڕاستێکی زۆر خراپە ئەڕوات دەرفەتی گەورەبوون و پێگەشتن دەرفەتی مامەڵەکرد لەگەڵ زمانی دایکا لەگەڵ زمانی کوردی لە هەرێمی کوردستان زۆر خراپە ئێمە نمونەی زۆرمان هەیە سەبڕۆ بازاڕەکانی سلێمانی و هەولێر و دهۆک زۆر نیە و تابلۆیان لەسەر دوکانەکان خەریکە زمانی کوردیتیان کاڵ بۆتەوە زمانی ئینگلیزی و زمانی عەرەبی بە وەکو یەکەم و دووەم تێپەڕێنرێ لە کاتێکا کە بەڕاستی بە پێی دەستوری عراقی لە ڕووی قانونیە و ئێمە گرنگە پێگەی یاسایی زمانی کوردی و پارێزین کە زمانێکی فەرمیە وڵاتەیە بەڵام ئەمە بەشێکی خەتای خۆمانە بەشێکی خەتای حکوومەتە بەشێکی ناهوشیاریە بەشێکەوەی کە هۆکاری زۆر پام و ئەمەنجی گۆڤارەکە چییە؟ وەڵێ گۆڤارەکەمان بەڕاستی وەکو باسم کرد زۆر مەبەستمانە ئێمە بگەینە قۆناغێک کە گەشتبینیەکی فراوان بە زمانی کوردی لە وڵاتەیە بڵاوکەینەوە و لە تەوەری داهاتووی زمانەکەمانە کە ژماری داهاتوو بڵاوکێتەوە زۆر مەبەستمانەکە لەسەر داڕشتنی سیاسەتی زمان بۆ هەرێمی کوردستان بکەین سیاسەتی زمان بەو مانای کە حکوومەتی هەرێمی کوردستان خەڵک میدیاکان و بەڕێستان ڕۆژنامەنووسانی بەڕێز هەموو دام و دەستگا فەرمیەکان داموزگا نافەرمیەکان ڕێکخراوەکان چۆن مامەڵە لەگەڵ زمانی کوردیا بکەن ئێمە بەداخەوە توانم بڵێم زۆر پێویستمان بەمەیە دۆخێکی نێسا من ناڵێم مەترسیدار نییە بەڵام دۆخێکە بەڕاستی ئەرکی هەمومانە کار بۆمە بکەین بە ئاڕاستەی ڕێکخستنەوە جارێکی تر ئەو پێگەی زمانی کوردی کە پێویستە لە دادگاکانە پێویستمان بەکاری جدی هەیە لە قوتابخانەکانە پێویستمان بەکاری زۆر جدی هەیە لە میدیاکانە پێویستمان بە ڕۆڵبینینی زۆر گرنگی ڕۆژنامەنووسان دەستگاکان ئەوانە هەیە ئێمە ناوەندی بڵاوکردنەوەکانمان لە هەرێمی کوردستان ناوەندێکی زۆر باش نین هەزاران کتێب بڵاوکرێتەوە بەڵام کاتێک سە فۆرم ئەبینی کە ئەو بەتابێت کتێبانەی کە وەرگەڕانیان بۆ کراوە وەرگەڕانەکان ئاستێکی زۆر خراپایە ئێمە زمانێکی کوردی زۆر دەوڵەمەندمان هەیە بە 4,000 و بە هەزاران بەدەیان با بڵین بە هەزاران ئاخێوەر و بەدەیان بنزارەوە بەڵام لەگەڵ ئەوەشا کابرای وەرگێڕ کەسی وەرگێڕ بابای وەرگێڕ دێت پەنا بۆ زمانی تر وەرەگرێت وشە لە ئینگلیزی وەرەگرێت وشە لە عەرەبی وەرەگرێت کە بەڕاستی هەموو ئەمانە زۆر پێویستە بەڕاستیش وەرگێڕەکان هەمویان وڵی زۆرینیان بە نمونە ئەتوانم بڵێم کە من هەڵسەنگانم بۆ زۆرێک لە کتێب وەرگێڕاوەکان کردووە بەداخەوە بۆ شێوەیە کە باسم کرد و بەڕاستیش کاری جدی ئەوێت چەند نمونێکی زۆر باشمان هەیە خۆ نکۆڵی لە ناکرێت نمونەی زۆر باشمان هەیە و بەڕاستیش شیاویەوەن کە چاویان لێ بکرێت گۆڤاری زمانەوانی ئەمە بە ئەرکی خۆی ئەزانێت و کار بۆ ئەمە بکات کە بەڕاستی گەنجینێکی فراوانی زمانەوانی لە هەرێمی کوردستان بکات سەرکار ئێمە دەستگای زمانەوانی لە زانکۆی جیهان سلێمانی و لە کۆی زانکۆکانی تری جیهان لە هەرێمی کوردستانە ئێستا کار بۆ ئەوکەن کە داتابیسێکی وشەی کوردی دروستکەین کە زۆرینەی وشە کوردیەکان کۆکەینەوە لە ناوچە جیاوازەکانەوە بە بنزارە جیاوازەکان و بە شێوەزارە جیاوازەکانی زمانی کوردیەوە بتوانێت موشانە کۆکەینەوە و بەڕاستی ژەمە بێتە گەنجینەیەک کاتێک کەسێک کتێبێک تەرجەمە بکاتیان کتێبێک بخوێنێتەوە یا کتێبێک بنووسێت بتوانێت زۆرترین سوود لەم گەنجینە زمانەوانی وەرگێت ئەم پێمان وایە ئەمە بەڕاستی ئەرکێکی زۆر گرنگە و شانمان داوەتە بەرشانی هیوادارم کە هەموو لایەک هاوکار بن بە ئاڕاستەیە ئێمە هەنگاونانمان بە ئاڕاستەی زمان لە ساڵی 1920ەوە تا ئێستا کە 100 ساڵی ڕابردووەکە زۆر بە ئاڕاستەی جیاوازە ڕۆشتووە بەڵام هەوڵەکان بەتوانم بڵێم تا
ڕادێکی باش نیانتوانی و ئامانجی خوان بپێکن چونکە هەوڵی تاکە کەسی بوون هەوڵی تا گروپی بوون بەڵام ئێستا هۆشیارێکی باش دروست بووە لە ڕۆژی جیهانی زمانی دایکە سەرۆکاتی حکومەت دێت سەرخەت جێگری سەرۆکی حکومەت دێت سەرخەت کەناڵەکان دێنە سەرخەت ئەمانە بەڕاستی پێمان وایە هەموو ئەنجامی ئەم هەوڵانەیە و بەڕاستیش جێگەی دڵخۆشی بگومان وەکو ئەمەژەت پێکرد شێوەزارمان ماشەڵڵا زۆرە و ششمان زۆرەوەکن لە زمانە زیندوو بە بڵێم پرۆشەکانی جیهان و لەگەڵەوەشە زاراوەکانیش زۆرن لە هەر چوار پارچەی کوردستان و داڕشتنی سیاسەتی زمانەوانی بەتایبەت بۆ هەرێمی کوردستان و گەبڵم بۆ کوردستانی گەورەش چۆن کاری لەسەرەکەن خۆی ئێستا ئێمە وردە خەریکی ئەوەی تقریبا توانم بڵێم پرۆژەیەکمان هەیە لە بەردەستایە وەکو درافتێک سەیرەکرێت لە ئێستا ئێمە لە ژماری داهاتوو لە چوارمانگی داهاتوو بە وردی کا لەسەر ئەماکەین کەم پرۆژەی دەوڵەمەند بکرێت بکەینە سیاسەتێکی نووسراوە پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستانی بکەین ئەوە ئامانجی ئێمەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو یاسای زمانی کە هەرێمان لە هەرێمی کوردستان لە ساڵ 2014 لە پەرلەمانی کوردستان دەرچووە بخێتە بواری جێبەجێکردن و بەباشی کار لەسەر بکرێت بە تەنیشتیەوە سیاسەتی زمانی دابڕێژین سیاسەتی زمانی لەسەر چوار پای سەرەکی وەستێت پایەکیان ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستانە وەکو بڵێن لە ئاسی لۆکاڵێکە سەریکەم حکوومەت دەبێت ڕۆڵە سەرەکیکی خۆی بگەڕێت لە ڕاستەکردن بە پێدانی ڕێنمایی لە کارکردن بە یاساکان و بەڕاستیش تا ئەو ڕادەی کە بتوانێت سزا بۆ کەساندا بنێت کە پەیڕەوی ئەم یاسایە ناکەن لەسەر ئاستی دووەم زمان و پەروەردە ڕۆڵی وەزارەتی پەروەردە ڕۆڵی وەزارەتی خوێندنی باڵا ڕۆڵی قوتابخانەکان لەسەر مامەڵەکردن بە زمانی کوردی و ئەبێ بگاتە ئاستێک کە بەڕاستی جێگەی پێویست بێ و جێگای دڵخۆشی بێت لە هەمان کاتە ئێمە زۆر گرنگی بۆ وادەین کە ئەو شکۆمەندی کە پێوتە پرستیج بۆ زمانی کوردی لە کوردستانە بگەینە ئاستێکی زۆر باش و خەڵک بەڕاستی ناچار نەبێت لەبەرەوەی کە کارێکی 200,000 300,000 دەستکەوێ وازە زمانی کوردەکەی بێنێ بەنابەرێتە بە زمانێکی تر ئێمە پێمان وایە کە زمانی کوردی شیاویەتی ئەمەی تایە و بەڕاستی یارایی ئەمەی تایە کە بێتە زمانێکی بەهێز و بەڕاستیش ئێمە شتێک نییە ئێمە دامان هێنابێت خۆی زمانی کوردی خواکردە و زمانێکە کە هەزاران ساڵ ئەمی لە قسەی پێکات پێی ئەدوێت و بەڕاستی لە ئاشە گەشەی زۆر باشە نقطەی ئەخیرەوەی کە بەڕاستی پێمان وایە پرۆسەی پەرەپێدانی زمان لە هەرێمی کوردستانە و پرۆسەی درەوشاندنەوەی زمانی کورد لە هەرێمی کوردستانە پرۆژەیەکی زۆر هێواشە و کاری جددیەوێت زانکۆکان وەزارەتە معنیەکان لایەنە پەیوەنددارەکان ڕێکخراوەکان دەستگاکان و بەتایبەت میدیاکان ئەبێ ڕۆڵێکی زۆر گرنگ بگێڕن بێگومان ناوەندە ئەکادیمیەکانیش ڕۆڵێکی گرنگیانە بێت لەم بابەتە بەڵام هەندێک ناوەندی ئەکادیمیمان هەیە هەر خوێندنەکەی بە تەواوەتی بە زمانی ئینگلیزیە ئێمە ئەکادیمیانە چیەکەن ئێمە پێشنیارێکمان بەڵێ من ساڵی 2022 عرضم کردی پێشنیارێکمدا بە بەڕێز وەزیری پەروەردە و کاتە لە کۆنفرانسەکە وتم هەموو قوتابخانانەی کە بە زمان ئینگلیزی منداڵەکان فێری خوێنەواری ئەەکەن و گەشەی هزریان با ڕاستی خۆیانە هەندێک زانکۆشەیە ساڵانە بە بڵێن پارێکی زۆریش بیت بە زانکۆکە بەوەی کە ئەوە چیە کورسی زمانی ئینگلیزی و لەگەڵ شەهر وانەکانیش بە زمانی ئەو پرۆژەی ئێمە کە پێشکەشمان کرد ئەوە بوو کە هەموو قوتابخانانی کە بە تەنها بە زمانی ئینگلیزی خوێنن ئەو منداڵە بۆی نەبێت بڕاتە قۆناغی حوت با بڵێن قۆناغی حوتی بڕاتی بنەڕەتی تا تاقیکردنەوەی نیشتیمانی زمانی کوردیەکان يعني ئەوێ لەم تاقیکردنەوەی دەرچێت وەکو چۆن لە هەموو وڵاتان تاقیکردنەوەی نیشتیمانی هەیە ئێمە تۆفڵمان هەیە ئایلسمان هەیە سانفامان هەیە چیمان لە وڵاتە جیاوازەکان زۆر گرنگە ئەمە بێتە نەریتێک لە هەرێمی کوردستانە تەنانەت بۆ وەزارەتی خوێندنی باڵا پێشنیارمان کرد کە ئەو بەڕێزانەی کە ئەبنە مامۆستای زانکۆ بەلایەنی کەمە دەبێت ڕۆنامەیەکی زمانی کوردیان هەبێت يعني تۆ ئێمە دەیان بڵێم سەدان مامۆستامان هەیە لە هەرێمی کوردستان لە زانکۆکان دەرسڵێنەوە 15 ساڵە 20 ساڵ دەرسەڵێن لێرە تا ئێستا کلمەی کوردی نازان خەڵکی ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقن هاتوون لێرە بە سوپاسێکی زۆر سوپاسیانەکەین دەرفەتیان بۆ ڕەخسێنراوە بەڵام کلمەی کوردی فێر نەبووە يعني هەتا ئێستاش مامۆستا هەبووە لە هەرێمی کوردستان لە زانکۆی هەرێمی کوردستان متەرجیم بۆ دانراون لە ناوپۆلەکەیە ئەو بە عەرەبی دەرسیوتەوە متەرجمەکە بۆی کردوتەوە کوردی کە بەڕاستی ئەمانە ئەگەر لە فۆرمە فراوانەکە سەریکەن جێگەی قبولکردن نین بۆیش بەڕاستی هەوڵێکی زۆر جدی پێویستە و ئێمە ئامانجمان لە گۆڤاری زمانەوانی لە زانکۆی جیهان کە دووبارە زۆر پێویستە جەخت لەسەرەوە کەمەوە ئێمە مەبەستمانەکە ئەم پرۆژەیە بەباشی بڕاتە پێشەوە و من سوپاسی هەموو کەسانەکەم کە هاوکارمانن لە سەرۆکاتی زانکۆی جیهانەوە لە بەڕێزان کۆمپانیای جیهانەوە لە هەموو کەسانەی کە چوو ئەمە بەڕاستی کارێک تەطەوعیە يعني ئێمە دانیشتوین بزنس بەسەرمیشەوە بکەین يعني ئەم گۆڤارە پرۆژەیەکە داوامانە بم بەڕێزانە ئەوان هاتوون بە لێبڕاوی خۆیان هاتوون کە بەڕاستی نەکاری ئەوانە نە بەڕاستی ئەرکی ئەوانیشە هاتوون پرۆژەکەیان قبول کردووە بەڕاستی هاوکارێکی زۆر باشی پرۆژەکەن بۆ هیوایم گۆڤارەکە بەردەوام بێت و خزمەتێکی زۆر باشیش با بواری زمانەوانی بکات و تاوای ئەو گرفتانەی کە باسیشمان کرد ئینشاءڵڵا لە ئایندە بێت ئەگەر بەو شێوازە خاوەش بێت هەر چارەسەر هەبێت سوپاس بۆ بەڕێز دکتۆر مۆمین زەڵمی سەرنووسەری گۆڤاری زمانەوانی کە لەم بەشەی کورسات مەگەزی لەگەڵ بۆ بەرنامە گرنگیتان دەستەکانتان خۆش بێت